هیچ شتێک بەقەت ئەوە دڵخۆشم ناکات کە دەبینم خوێندکارێک بەهۆی کێشەی داراییەوە ئەمڕۆ بێبەش نەبووە لە وێنەگرتن. یاک دوو سێ. من بڕوان مەجیدم، پەیامنێری تۆڕی میدیای 1964 لە قەزای شارەزور. لێرەم لە پارکینالی لە ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی کۆلێژی پەروەردەی شارەزور کە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونیانە وەک ئەرکێکی ئەخلاقی من پیشەم فۆتۆگرافەرە هاتووم ئەمڕۆ یادگاریەکان بۆ خوێندکارانە تۆمار بکەم کە باری داراییان باش نییە و لە ڕێگەی زوومی کامێرەکەمەوە بزەکانیان وەک یادگاریەک لە مێژووی ژیانیان ئابیڵمەوە. هادێ بە تەنیا ئەوش جیقەکەی زۆر جوانە دەست. وەک ڕۆژنامەنووسێکی قەزای شارەزور و ناحەی زەڕایەن هەمیشە هەوڵم داوە دەنگی هاوڵاتیان بگەێنم. ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە توانیم وێنەی زەردەخەنەکانیان بگرم. هیچ شتێک بەقەت ئەوە دڵخۆشم ناکات کە دەبینم خوێندکارێک بەهۆی کێشەی داراییەوە ئەمڕۆ بێبەش نەبووە لە وێنەگرتن. سەیەرەکە بزەخەنە بکە، بزەخەنێ بکە. هەر خوێندکارێکی تر ڕستمی نەکردووە بێ بەڕستمی بگرم. بەوانەی تریش بڵێ لە لای ئێمە لە 1964 مرۆڤ بوون و پیشەیی بوون تەواوکەری یەکن. ئەم وێنانەی کە ئەمڕۆ گرتم بۆ خوێندکاران کەمترین کارەکە توانی بێتم بۆ گەنجانی قەزاکەم ئەنجامی بدەم. سەی دەستی من بکە.